دیارە پرسی کارمەندانی گرێبەستی کۆرۆنا ماوەی چەند ڕۆژێکە ناڕزایەتی دەردەبڕن تەنانەت چونەتە بەردەم وەزارەت لە هەولێر بۆ گەیاندنی داواکانیان گلەیەکانیان داڵە دیارە لە ماوەی دەستپێکی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دواتر کە نەخۆشیەکە بە شێوەیەکی زۆر تەشەنەی سند لە هەرێمی کوردستاندا کارمەندانی گرێبەستی کۆرۆنا بە شێوەیەکی کاتی گرێبەستیان بۆ کرا ئەوان لە ریزی پێشەوە وەکو باسییان دەکرد و وەکو لایەنی پەیوەندیدار لە بابەتەکان باسییان لێوە دەکرد ئەوان خۆنویستانە لەو کاتەیە بەدەم هەم نەخۆشەکانەوە هاتوون و هاوکاریکی زۆر باش بوون بۆ بەڕێوەبەرایەتیە تەندروستیەکان بنکە تەندروستیەکان لە سەرجەم شارەکاندا لە کاتێکە ئێستا نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بە هەموو شارەکانیەوە پێویستیان بەم کارمەندانە هەیە کە گرێبەستەکانیان بۆ نوێ بکرێتەوە بەڵام کۆمەڵێک ڕێکاری هەیە لەسەرم بابەتە من گفتوگوی زیاتر دەکەم کێشەکانیان چێ و چۆنتی چارەسەرکردنیە لەگەڵ بەڕێز هاوژین عوسمان کە بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستین کاکاوشین زۆر سپاس بۆ ئامادەبوونت دیارە دواتریش کاکدانا داناڕۆف کە بەڕێزیان نوێنەری کارمەندانی گرێبەستی کۆرۆنان وا بڕیارە ئامادە بێت گەر ئامادە بوو لە بەرنامەکە گلێکانی ئەوان داواکانی ئەوان ورتر لە زمانی خۆیانەوە نوێنەری کارمەندانی گرێبەستی کۆرۆنا لەوە وەری دەگرین کاکاوژین ئەم کارمەندانە هەل لە سەرەتای ڤایرۆسی کۆرۆنا و بەتایبەتی کە نەخۆشیەکە زۆر بڵاو بۆ لە هەرێمی کوردستاندا لە ڕیزی پێشەوە بوون بە هاوکارکردنی نەخۆشەکان ئێستا کە گرێبەستەکانیان بە کۆتا هاتووە بۆچی بۆیان نوێ ناکرێتەوە کێشەکانیان چییە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ بەڕێزت ئەم بەڕێزانە هەر لە بیدایەتی کۆرۆناوە نەقسەکانی ئێمەیان پڕکردەوە و ئەو شوێنانی کە پێوترا چاودێری چڕ هەناسەی دەستکردی تیا بوو و مۆزەفەکانی خۆمان نەیانەتوانی کاری تیا بکەن ئەم بەڕێزانە شوێنەکانیان پڕکردەوە بەڵام ئێستا لەبەری کۆرۆنا بەرە و هێواشبوونەوە ڕۆشتووە و مەترسی نەماوە بودجەکەیان ڕاگیراوە ئێسەوە 3 ڕۆژە گرتبوونەوەیان هەیە و لە دوێنێەوە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە کێشەکەیان بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بکات. باشە ئەمە بڕیاریکە یان تەنها بۆ دامرکانەوەی خۆپشاندانەکانیان چارەسەریەکە؟ نا من بەسپاسەوە دوێنێ لەگەڵ وەزیری تەندروستی بریکاری وەزیری تەندروستی بەڕێوەبەرە گشتیەکان نەقیبی سندیکا و خۆشیان چاویان کەوتووە بە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بەسپاسەوە کاک ئومێد سەباح بەڵێنی ئەویان داوە کە چارەسەریکەن و چارەسەرەکەش بەو شێوەیە کە بیکەن بە گرێبەستی ساڵانە ئەمان گرێبەستی 6 مانگ بوون 6 مانگ بۆیان تازاکرایەوە و بە گرێبەستی کاتی و ڕۆژانە بوون ئێستا ئەو هەواڵە دڵخۆشیان بە ئێمە داوە کە ئەیانکەن بە گرێبەستی ساڵانە وەکو کۆی گرێبەستەکانی ترکە لە ناو ناوەندی تەندروستی و لە ناو دامەزراوە حکوومیەکاندا هەیە. باشە کە دەڵێن ساڵانە و گرێبەستانە لە چەند ساڵەوە دەست پێ دەکا بۆ نوێکردنەوەی گرێبەستەکانیان؟ خۆی لە یەکی سێی پێرارەوە ئەمانە گرێبەستن و 3 جارە بۆیان تازاکرێتەوە لە 20ەوە لە 20ەوە بڵێ 21 ئێستا لە 22وان بڵێ بۆیان تازە ناکرێتەوە لەبەرەوەی پاری کۆرۆنا ڕاگیرە و کە ئەمانیش لەسەر پاری کۆرۆنا بوون لەبەری کۆرۆنا مەترسی نەماوە بۆ سەرژیانی هاوڵاتیان وەکو پەتایکی ئاسایی لێ هاتووە ئەنجومەنی وەزیران ئەم پاری ڕاگرت ئەوە بوو ئێمە بەڕێوەبەرە گشتیەکانمان ئاگادار کردەوە و بەرپرسانی تەندروستیمان لە وەزارەت ئاگادار کردەوە وەسپاسەوە بە هەموو لایەک هەوڵماندا کە ئەم کارە نەکرێت چونکە ئەمانە زۆر پێویستن ئێستا من بە نمونە پێت بڵێم لەم 550 کەسە 125 لە سلێمانیە کە زۆربیان لە سلێمانی لە عینایی مرەکەزەن واتە چاودێری چڕ شەوێکی چاودێری چڕ لە نەخۆشخانە ئەهلیەکان لە نزیکی ملیۆنێکەوە دەست پێەکە بۆ یەک شەو بۆ تا 3 ملیۆن و ئەمانە نیوێ ئەو بێدانە ئەمانای بن بڕێەوە ئەگەر ئەمانە ئێستا ئیزن بدرێن ئەبێ هاوڵاتیان ڕوو لە نەخۆشخانە ئەهلیەکان بکەن لە کاتێکە ئێستا لە سلێمانی زیاد لە 20 نەخۆشسەری گرتووە کە لە حکومی جێگە بکرێتەوە یعنی ئەو کاتە ئەم 20 نەخۆشا بێ بە 40 نەخۆش چونکە ئێمە زۆربەی بێدەکانمان بەمان بردۆ بڕێەوە چکە ئەما خیبرەی کۆرۆنایان هەیە لە کاتی بڵێ قورسی پەتاکە ئەمانە تەسحێکی زۆریان بەخۆیاندا و شارەزاییان هەیە و لەسەر جیازەکانی ڤێنتیلێتەر و لەسەر چاودێری چڕ و ئەمانە دەوراتیان بینیوە و بە مەیدانی ئیشەکەیان کردووە زۆر مسەیتەرن یعنی ئەمە سەرچاوێکی مرۆیی زۆر گرنگن حەق نییە حکوومەتی هەرێم حەق نییە وەزارەتی تەندروستی بە ئاسانی دەستبەرداریان بێ ئەمە یەکەم کە گرنگە بۆ چاودێری چڕ و ئەو شوێنانی کە کاری تیاکەن دوو هەل لە ڕووی مرۆڤایەتیەوە لە ڕووی قیەمەوە تۆ کەسێک ئەنێری لە شوێنێک کە خەڵک ڕائەکە تۆ لە کەرەنتینە هەموو کەس ئامادە نەبوو لەم شوێنانە ئیش بکە ئەم بەڕێزانە بەسپاسەوە کە من بۆ خۆم
یعنی پێم وایە کە هەموو قەرزاری ئەم بەڕێزانین هاتن ژیانی خۆیان خستە مەترسیەوە لەو شوێنەی کە خەڵک ڕایە کرد ئەمان چوون لەوێ خزمەتیان کرد زۆرێک لەمانە هەر لە بیدایەتەوە خۆیان تووشی کۆرۆنا بوون ئەو کاتێکە خەڵک لە کۆرۆنا تۆقی بوو و زۆرێک لەمانە کە ئەگەڕان و ناو خێزانەکانیان دایکیان باوکیان برایان کە خوشیان کە سوکاریان ئەوانش تووشی کۆرۆنا بوون ئەبینی چەندین نمونەیان تایە باوکیان لەدەستداوە لە بەردەستی خۆیانە دایکیان لەدەستداوە لە بەردەستی خۆیانە و هەست بە زەم بکەن هەستەکەن بۆی پیشەکەیانەوە ئەوانیان توش کردو ئەوانیش ژیانیان لەدەستداوە تۆ ئەمە لە وڵاتانە پەیکەریان بۆ ئەکەن لە وڵاتانە تابلوی گەوریان بۆ ئەکەن مەعاشەکانیان بەدەبڵەکرێ زەویانە دەنێ پاداشتیانە دەنێ لە وڵاتێکی وەکو چین ئێمە لە ڕاگەیانەکان بینیمان خەڵک کوڕنوشی بۆ بردن کە ئەمانە کۆنتترۆلی کۆرۆنایان کرد لە بەغا زەویانە دەنێ ئێمە لێرە ئێستا بڵین وڵا ئێمە ئیشمان بێەوە نەمادەی بڕۆنەوە بۆ ماڵەوە ئەوە بەڕاستی لە ڕووی قیم و لە ڕووی بەها کۆمەڵایەتەکان و قبول نییە کەواتە ئێوە ژۆک و سندیکا وەکو تەندروستی سلێمانیش لە پشتی داواکاریەکانیەوان پاڵ پشتی داواکاری ئێمە هەر لە بیدایەتەوە کە ئەمانە هاتوونەتە ناوناوەندی کۆرۆنا پشتیوانیان بووین دەستباریان بووین و داواکانیانمان گەیاندووە و بۆ هەموو جارێ بۆ تازەکردنەوەی گرێبەستەکانیان بە عەزێتێکی زۆر ڕۆشتوین تاکو بۆیان تازەکراوەتەوە ئەمە بڵێ ئێمە بەردەوام پشتیوانیانین ئەزانین چی ئێمە ئەوەی کە کێشەمان نەبوو ئەمان بوو ئێمە گربوونەوەمانە کرد لە سێ چوار مانگی ڕابردوو بۆ ئەوەی ئەو خۆبەخشانەی ترکە وەکو ئەمان خەڵکی تیژ وەکۆمان هیلاک بووە بۆ نمونە ئەمان تەنها لە تەقدیر و لەوانی کە بڵێ ئیشی بێوەشکاریەکەن لەگەڵ نێرسە جامیعەکانان ئەوانی پەرستاری زانکۆ پەرستاری پەیمانگا و تیشک و مختبەر و علاجتەبێ و ئەوانی ترکە لەگەڵ ئەمانە ئیشیان کرد لەم گرێبەستانە جیان نەکرایەوە کاتی خۆی حکوومەتی لەم عەدەدە زیاتر ناتوانم خەڵکی ترتان بۆ جێ بکەمەوە ئێمە هەموو ڕۆژێگربوونەوە و ناڕەزاییمان دەرەبڕی و پەیوەندیمان بەلایەنەکانی حکومیەوە کرد بۆی ئەوانی تر هەلێکیان بۆ بڕەخسێنین بەڵام ئەوان نەک ئەویان نەکرد هاتن ئەمانەشیان ئیزندا بۆیە ئێمە ئێستا وەکو سندیکا بە تایبەتی من وەکو پارێزگای سلێمانی قسە بکەم لە ڕووی سەرچاوی مرۆیی و بارودۆخێکی زۆر خراپمانەیە یەکەم کەرتی گشتی نەخۆشخانەکان لە پێویستە تەندروستی سلێمانی 26,000 میلاکی هەبێ 13,400 میلاکی هەیە واتە لە 150 نوقسانە هەموو نەخۆشخانەیەک بڕۆ بە نیوە ناچڵە ڕابڕێوە ئەوەشی کە لەوێ دەوامەکە خوشتی من تەمەنی هەڵکشاوە تەندروستی باش نییە و بەردەوام ئێستا ئێمە 6,000 کەس تەقاوت بووە و لە ژیانە نەماوە و مۆڵەتی دوورودرێژی کردووە میلاکەکانی جێهێشتووە خەڵکی گەنجی وەکو ئەمانە پڕێکەنەوە کە ئەمانیش یا خۆبەخشن یا گرێبەستن ئیزنراون ئەم گرێبەستانە تەنها لە پارێزگای سلێمانی وەبەست با ڕقمێکی وردت بەمێ ئێمە لە سلێمانی 12,000 دانەمەزراومان هەیە لەم کارمەندە تەندروستیانە بەس لە سلێمانی خۆبەخشەکان یان گرێبەستەکان پێت ئەڵێم کە دانەمەزراوە لەم 12,000 نزیکەی 5,000 کەسیان تا ئێستا خۆبەخشیان کردووە لەم 5,000 تەنها 125 کەسی کراون بە گرێبەستی کاتی لەسەر کۆرۆنا بۆ سلێمانی کە خۆی 550 کەسە لەسەر ئاستی کوردستان 125 بۆ سلێمانیە ئەمە ئەم 125 کەسن کە ئێمە داواکەین گرێبەستەکانیان بۆ بکرێ بە ساڵانە یا بکرێن بە مۆزەفی هەمیشەیی و گرێبەستەکانیان بە ساڵانە بۆ تازەکرێتەوە نەک 6 مانگ جارێ و بەکرێ ڕۆژانە لە هیچ وەزارەتێک لە هیچ کابینەیەکان نەمبیستووە گرێبەستی کاتی بەکری ڕۆژانە هاتن ئەمانە کە قوربانیان داکردیان بەکری ڕۆژانە ئەی بەڕاستیەوە زۆ عیبە تۆ لە کاتێکا کە کەرەنتی نەبوو کە وەزارەتەکان هەمووی لە ماڵەوە بوون چەند وەزارەتێک وەزارەتی ناوخۆ و وەزارەتی هەنێ لە خەدەمەتەکان بە تایبەتی سەحە لە ڕیزی پێشەوەی ئەم کێشەیە بوو ئەم حکوومەتە ئەمەندە بێ پلانە ئەمەندە بێ بەرنمەیە هاتن مامۆسایانی گرێبەستی وەزارەتی پەروەردەیان لە کاتی کەرەنتی ناکرد بە مۆزەفی هەمیشەیی کە لە ماڵەوە بوون ئەوان ژاقی خۆیانە بەڵام تۆ مۆزەفێ لە ماڵەوە بێ خەوتوو بێ لە واجبان نەبێ کەرەنتی نەبێ خەڵکێکی ژیانی خۆی خۆتە مەترسیەوە کە سوکارەکەی لە دەسەدا بەرچاوی خۆیەوە ئەمان نەبن وڵاتەکە ئەڕوخێ تۆ ئەمانە ناکەی بە مۆزەفی هەمیشەیی هاتووی ئەوەی لە ماڵەوەی ئەمە یەکەم بێپلانیە و پێمان وایە ئەم کابینەیە زیاتر ئاور لە وەزارەتی پەروەردە ئەداتەوە کەمتر ئاور لە وەزارەتی تەندروستی ئەداتەوە لە وەزارەتی تەندروستیش سیرەکەی تەنها طبیب تاعینەکە طبیب هەموو ساڵی تاعیناتیە بەڵام لە حکوومەتی عێراقی ئەگەر پرسیار بکەن ئەم ساڵیش سەرجەم کارمەندانی تەندروستی کە تەخەڕوجەکەن لە پەیمانگاکان لە زەوتاکان زانکۆکان دامەزرانیان مرکزیە هەمیان دامەزرێن چکە پێویستی مجتەمەعی عێراقیە بەڵام لە حکوومەتی هەرێم دانامەزرێن اینجا حکوومەتی هەرێم چی کردووە هاتووە دایرەی سەحەکان بەلا بۆ نمونە ئەو بوو ئێمە لە دووسێ مانگی ڕابردوو کرمان بە ناڕەزایی هەر لەم کەناڵی ئێوە باسی ئەومان کرد بە نهێنی لە هەندێک شار دامەزراندیان نەکرد لە هەندێک شار نیکرد
ئێستا لە سلێمانی ئەمە کراوە بۆ گرێبەستانی کۆرۆنا بەنهێنی دامەزرابن جیاوازی کرابێ لە بینیانە وڵی من بە لەسەر ئەم گرێبەستە جیاوازی نەکراوە بە ئینسافەوە قسە بکەم وەزارەتی تەندروستی بە ئینسافەوە بە عادەت کردوێتی بۆ نمونە 125 کەسی بۆ سلێمانی کردووە 150 کەسێکی بۆ هەولێر کردووە 30 کەسی بۆ هەڵەبجە کردووە 30 کەسی بۆ بەڵێ وەزارەتی تەندروستی بە پلانێکی بە عدالت کردوێتی لەم گرێبەستانە بە ئینسافەوە قسەکەین نەعادالەتی نەکراوە هەندێک کەس پێیان وایە کە ئەم گرێبەستانە بە نەعادالەتی کراوە نەخێر ئەم گرێبەستانی کە ئێمە لە سلێمانی ئەم 125 کەسی کە ئێستا گربوونەوە ئەکەن لەگەڵ لە بەردەم فەرماگەی تەندروستی لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە ئەمانە خۆیان کردە قوربانی ئێتۆ کەسێکیش بێت خەڵک ڕابکە ئەم بێ خۆی کا بە قوربانی و تەسحێ بدا و کەسوکاری لەدەست بدا و ژیانی خۆی خاتم مەترسیەوە هیچ مەجبور نین کەسێک لە ماڵەوەیە ئەو کەین بە گرێبەست ئەو کەسەشی کە لەوەیە زەقی چاوی بێ لەبەرەوە پێم وانە لە مۆزوع نەعادالەتی کرابێ بەڵام لەو دامەزرانانی کە بەنهێنی کرا بۆ شارەکانی تر بەڵێ نەعادالەتی کرا لە شارەکانی ترکرا لە سلێمانی نەکراوە تا ئەم دقەیە هەرچەنە بەڵێن درراوە نەخۆشخانەی ئەڵمانی و نەخۆشخانەی دڵی کراوە و جەمالی حاجی عەلی و ئەمانە کۆمەڵی گرێبەستمان بۆ کرێ تا ئەم دقەیە چاوەڕێی نەکراوە ئەو بۆ هەڵەبجە کرا داوەشتان کرۆ بە کتاب داوامان کردووە بە سپاسەوە بۆ هەڵەبجە کرا هەڵەبجە 30 کەسیان بۆ کرا دوای 100 کەسی تریشان بۆ کرا و دەستکەوتێکی گەورەی بۆ هەڵەبجە و لە ڕابردوش 250 کەسی تریان بۆ کراوە بەڵام وەکو پارێزگای سلێمانی ئەو چەند ساڵە هیچ دامەزرانێکی بۆ نەکراوە باشە کاکاوژین دەگەڕێمە وڵات کاکدانا دەچمە لای چەند پرسیارێکی لێ دەکەم سەبارەت بە کێشەکانی دواتر لە پرسیارەکانی ئێشۆ چەند پرسیارێک ڕاستی جەناب دەکەمەوە هەر بۆ بەرچاوڕوونی هەم ئەو کارمەندە گرێبەستانە کێشەکانیان چییە ڕەنگە بیانەوێت لەلایەنی معنی و ئێوەش وەکو سندیکا وەڵامیان بنەوە و خەڵکیش بە هەمان شێوە بزانێ کێشەکانی ئەوان چییە بەڕێزدانا ڕەوف کانوێنەری کارمەندانی گرێبەستی کۆرۆنایە ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆمیانی ئەمەیە کاکدانا زۆر سپاس بامادەبوونت ئەزانم کە نتوانی لە سەرەتای بەرنامەکە لەگەڵمان نابیت کاکدانا کێشەکانتان چییە و بە شێوەیەکی گشتی ژماری ئەو کارمەندە گرێبەستانەی کە چەند ڕۆژێکە دوو ڕۆژە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە گرتبوونەوە ناڕەزایەتیتان ژماری ئەوانە چەنە بوو وەڵامی وەزارەت چی بوو ئێوە تا ئێستا بەڵێ سەرەتا سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی کورسات سپاس بۆم دەرفەتە هێوی خان ئێمە گرێبەستەکانی کۆرۆنا ژمارەمان 502 کارمەندە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە سەرەتای کۆرۆنایە بە شێوەی گرێبەستی کری ڕۆژانە دامەزراین تایبەت بە نەخۆشیەکانی کۆرۆنا لە دوای کۆتایهاتنی کۆرۆنا ئێمە ڕاستەخۆ خراینە سێکتەرەکانی تری وەزارەتی تەندروستیەوە بۆ خزمەتکردن بە نەخۆشخانەکانی تری هەموو ناوچە و شار و شارچکەکانی کوردستان واتە دوا بە دوای تەواوبوونی کۆرۆنا ئێمە بەردەوامی لە خزمەتکردنی خۆمان لە سێکتەرەکانی وەزارەتی تەندروستیە باش کاک دانا ئێستا کاکاوژین باسی لەوە کرد کە ئەگەرێک هەیە دڵخۆشکەریەک هەیە بۆ ئەوەی گرێبەستەکانتان بۆ ئەوەی دووبارە گرێبەستەکانتان بۆ نوێ بکرێتەوە لە دوای کە گرێبەستەکانتان نوێکرایەوە ئێوە داخوازیەکەتانەیە کە سەرجەم کارمەندانی گرێبەست بێت ینی ئەگەرێک هەیە بۆەوەی کە ئێوە ئاگداری ئەم بڕیارن و ئەگەرێک هەیە کە فەرق و جیاوازی بکرێت لە دامەزراندن لە شارە جیاوازەکاندا بەڵێ ئێمە وەکو ئاگادارن لە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ ماوەی دوو ڕۆژگربوونەوەمان کرد دواتر چامان کەوت بە بەڕێز دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەو لە لای خۆیەوە بەڵێنیەوەی پێیان کە کێشەکانمان بۆ چارەسەر بکات بەو ڕێگانی کە ئێستا ئاماژەی پێین ئەویش بریتی بلەوەی کە ئێمە بۆ کۆرۆنا دامەزراوین و لە ئێستادا کۆرۆنا نەماوە وەکو نەماوە ئێمە پێویستمان بە چۆنڵی ئیشەکانی ئێوە نەماوە لەبەری کۆرۆنا نەماوە بۆیە داوای لە ئێمە کرد و سەرجەم بەڕێوەبەراتەکان ئاگادار بکەینەوە کە ڕێژە و ئامادەبوونی ئەم کارمەندانە لە ئێستا لە چ بەشێکی نەخۆشخانەکانەیە کە ئەوە تەسلیمی بەڕێوەبەراتەکان کراوە ئینشاءالله هەواڵی دڵخۆشکرد لە ڕێگای سەبارەت بە تازەکردنەوەی گرێبەستەکان و داواکاری ئێمە سەراحەتەن تەنها تازەکردنەوەی گرێبەستەکان نییە ئێمە هەر لە سەرەتایی دامەزرانمەوە تووشی کێشەیەکی زۆر بووین لەگەڵ دووشت کە لە گرێبەستەکەمانە هەبوو یەکەمیان ئەوەی کە ئاماژە بۆ ئەیات کە بە شێوەی کری ڕۆژانە دامەزراوین کە ئەمە شتێکە لەگەڵ احترامم تەنها کریاکار و یان ئەو کەسانی کە بە سەراحەت لە دەرەوەی دامەزرانە ئیش ئەکەن ئەم وشەیە ئەیانگرێتەوە ئەمە یەکەم دوا بە دوای تەواوبوونی کۆرۆناش وشەی کۆرۆنا بە گرێبەستەکانمانەوە بۆتە سەر ئێشەیەکی زۆر
بۆ ئێمە بەسەراحەتەن چونکە لە هەر شوێنێک ئەچیتە پەنابیتە هەر شوێنێک ڕاستە خۆ پێ دەڵێ خۆ کۆرۆنا نەماوە بۆچی گرێبەستەکەیت و تازەکرێتەوە بەنسبەت پرسیارەکەتەوە بەڵێ ئینشاءالله ئەمەلێکی زۆر باش هەیە کە گرێبەستەکانمان بۆ تازە بکرێتەوە بەڵام داواکارێکی ئێمە بە هەمیشەییکردنە ئێمە خۆتان ئاگادارن کە لە کۆرۆنایە واتە داواکاری ئێوە کاک داهنەبا ئەو پرسیارم بەسەراتێنە پەڕی داواکاری ئێوە تەنها نوێکردنەوەی گرێبەستەکان نییە داواکەتانەوەیە کە بە هەمیشەی بکرێن بەڵێ ئێمە ئاگادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی ڕاژی پێکهێناوە بۆ دامەزرانی کارمەندانی گرێبەست و بۆ هەموو دامەزرانەکانی تر کە لە دوای دروستکردنی ئەنجومەنی ڕاژەوە بکرێت ئەچێتەوە بەردەستی ئەنجومەنی ڕاژە ئەنجومەنی ڕاژە کە ئێستا تایبەتە بە دامەزرانی کارمەندانی گرێبەست لە ماوەیەدا وەکو ئاگادارن کە بڕیارێکی دەرکردو بۆ دامەزرانی مامۆستایانی وانەبێژ و باقی گرێبەستەکانی ترکە لە سەرەتای ساڵانی 2000 هەن تا ئەم لەحزەیەش ئەمرێک دەرچووە کە بۆی ئەمانە بکرێن بە هەمیشەی لەناو ئەو کارمەندانەیە تەنها گرێبەستەکانی کۆرۆنان کە لەو دامەزران نەبێ بەشن ئێمە داواکاری سەرەکی و منچینیمان ئەوەیە کە بکرین بە هەمیشەی لە پاڵەو گرێبەستانەی ترە باشە ینی وەڵامی وەزارەت چی بۆ وەڵامی وەزارەت دروستی چی بۆ ئێوە وەڵامی وەزارەتی تەندروستی ئێمە زۆر سوپاسی دکتۆر سامان بەرزنجیەکەین و زۆر سوپاسی بەڕێوەبەری کاژێڕی کاک دکتۆر مەعافەکەین کە زۆر بەپەلە و زۆر بە خێرایی هاتن بەدەنگ داواکەمانەوە ئاماژیان بۆ کرد کە ئینشاءالله لەم چەند ڕۆژەی داهاتووە سەرجەم بەڕێوەبەرەتەکان ئاگادارەکەنەوە لەوەی کە بە خێرایی هەنگاوی جددی بنرێ بۆی کە ئیشی ئەم کارمەندانێک لا بکرێتەوە و ئەمڕۆژ ئاگادارین کە سەرجەم بەڕێوەبەرەتەکان ئاگادارکردنەوە بۆی کە هاوکاری تەواومان بکەن و ئەمێ ئاماژە بۆشم کە زۆر سوپاسی کاگاوژین و کاک دکتۆر محەممەدی جگری بەڕێوەری ڕاستی سلێمانیەکین کە زۆر ئازایانە هاتن بەدەنگ داواکانمان و سپاس بخوا ئێستا لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی تیمێک پێگەندراوە بۆی کە هەرچی زووە وەکو بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی ئیشەکانی ئەم کارمەندانێک لا بکرێتەوە خێرا وەڵامەکە بگەڕێنێتەوە بۆ وەزارەتی تەندروستی باشە کاکدانا هەوڵێم دواترگەر کاتم مایەوە بگەڕێمەوە وەلای جنابەت کاکاوژین ئێستا کۆرۆنا تاو جنابە باسی لێوە کرد کاکدانەش باسی لێوە کرد مەترسی کۆرۆناکەم بۆتەوە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەم کارمەندانە گرێبەستیان جا ئەگەر گرێبەستەکانیان بۆ نوێ بکرێتەوە یان بکرێن بە هەمیشەی کە ئەوان داواکەیان ئەوەیە وەکو کاکدانا باسی لێوە کرد وەکو چیدا دەمەزرێنەوە ڕێن نەخۆشخانەکانە بەپێی پسپۆڕیەکەیانە ئەمە یەکێک دەبێت لە مەرجەکان بۆ وەڵامدانەوەی وەزارەت بۆ داوخوازیەکان ئێستا هەر لە دیوانی ئەنجومەنی وەزیران هەر داوای ئەوە کراوە ئەڵێ کە ئێوە ئەڵێن ئەمانە زەرورە ئەمانە بۆ کۆرۆنا زەرور بوون ئێستا ئێوە چی ئیشێکی تریان پێەکەن بۆ ماڕوونکەنەوە و داوای میلاکەکەیانەکەن و داواکەن ئەو نەخۆشخانانەی کە ئەم بەڕێزانە دەوامی تێئەکەن بە چ کارێک هەڵەسن ئێمە ئێسەوە دیژنەمان دروست کردووە لە بەڕێوەبەرایەتیەکان بە سوپاس و هەموو بەڕێوەبەرە گشتیەکان تەنسیقیان لەگەڵ وەزارەت هەیە ئێستا تیمیان دروست کردووە بۆ ئەوەی هەم میلاکی ئەو شوێنانە دیاریکەن و نەقسەکانیان دیاریکەن و گرنگی ئەمانە پیشان بدەن ئەمانە زۆر گرنگن دەوام بکەن پێم وتی لە عینایی مرەکەزە ئەمانە ئەگەر دەوام نەکەن نیوەی بێدەکانە بێت چۆڵکری و خەڵکەکەشە بێ بڕە بۆ ئەهلی و ئەوانشی لە ئەهلین خانووە فرۆشن ماڵە فرۆشن چونکە دەرەقەتی عینایەنیان بۆ یەک شەوتۆ 2 ملیۆن 3 ملیۆن خەرجکەی ئەگەر مانگێ مایەوە هەیە مانگ زیاتر مێنێتەوە ئەبێ بەدایان ملیۆن خەرجکە بۆیە ئێستا لیژنە دروست کراوە ئەم کێشە بەم شێوە چارەسەکرێ حەزم کرد ئەوە بڵێم ئێمە لە دوای ئەوەی کە لە مانکانی ڕابردوو کۆمەڵێک فشارمان کرد لەسەر ئەنجومەنی وەزیران چ وەکو سندیکات چ وەکو نوێنەری خۆبەخشەکان چ وەکو وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانیش پرۆژەیەک تەقدیمی ئەنجومەنی وەزیران کراوە ئێمە زیاد لە 6,000 میلاکمان هەیە کە تەقاوت بوون یا لە ژیاندا نەماون و یاخود دەوامیان جێهێشتووە و مۆڵەتی دوورودرێژن ئەم وڵاتیان جێهێشتووە ئەم ژمارە زۆرە کە ئێسێمە ئەم مانگنەوە کەسیتر لە نەخۆشخانەکانی سلێمانی خانەنشی نەبێ کە کەس نایەتەوە شوێنی پێشنیار کراوە لەو پرۆژە کە بەم گەنجانی کە خۆبەخشیان کردو یا بەو گەنجانی کە دانەمەزراون کە ئێستا لە نەخۆشخانەکانە کارەکەن و ئێمە پێویستی زۆرمان پێیانە و بەبێ ئەوان خزمەتگوزاری تەندروستی پەکی ئەکەوێ نزیکەی 3,000 کەس دابمەزرێ لە کوردستانە هەتا ئێمە ئەم 500 کەسەش کە گرێبەستەکەیان تازە ناکردەوە پێشنیارمان کرد بۆ وەزارەتی تەندروستی و لەگەڵ نەقیب و دەستەی باڵای سندیکای خۆمانە پێشنیاری ئەومان کرد کە هیچ نەبێ ئەم 500 کەسە بخێتە سەر ئەو بڕێ کە پێشنیار کراوە دابمەزرێ بۆی ئەگەر 3,000 بێ بە دوونی و ئەو 100 کەسی بۆ هەڵەبجە کراوە یا ئەو 100 کەسی بۆ سۆران و بۆ ئەوانە کراوە ئەوانە شەر گرێبەستن بکرێنە سەر ئەو میلاکە ئەو دامەزرانە هەمیشەیە ئەو کاتن نزیکی 2,000 مێنێتەوە قەیچێکە بە نەخۆشخانەی ئەڵمانی و نەخۆشخانەی دڵی کراوە و نەخۆشخانەی جەمالی حاجی عەلی و
ئەو ئیسحداسە تازانەی کە لە ناو بەڕێبەتی گشتەکانە کراوبوون منێسە تەندروستی سلێمانی بەڕێبەتی تەندروستی ڕۆژهڵاتی ئێستحداس کردووە پێویستی بە میلاک هەیە و مدەیەکی تر بەڕێبەتی تەندروستی ڕۆژئاوا دروستەکە پێویستی بە میلاک هەیە ئەکرێ لەو پرۆژەیە جێگەی ئەمانە بکرێتەوە و ئێستش پێم وایە حکوومەتتی هەرێم لە ڕووی داراییەوە وەزئی باشتر بووە و داهاتی باشتر بووە و ئێستا ئەتوانێت کۆمەڵێک شوێن پڕکاتەوە چکەوە تا وەزارەتی پێشمەرگە پلە بەرزکردنەوەی بۆ کردوون کۆمەڵێک وەزارەت دامەزراندنی بۆ کردوون و کۆمەڵی خەرجی زۆر بۆ شوێنەکانەکە ئەکرێ بۆ تەندروستیش لەم ڕۆ ئەوە بدات. باشە باەک پرسیار لە کاکدانا بکەم سەبارەت بۆی لە ماوەی کارکردنی ئەوانە لە کاتی کۆرۆنادا مافەکانیان چۆن بووە لەلایەن نەخۆشخانەکانەوە بە پێویست مافیان پێدراوە ئەوانەی گرێبەست بوون و بەخۆ بەخشتیش ناویان دەهێنرا بوونمونەگەر پێویستیان بە مۆڵەت وایە خۆت حاڵەتێکی بارودۆخێکی نەخوازرا و نەخۆشیێک باتایەتە پێشەوە ئەمانە چۆن ماموک و کارمەندێک یاسایی مامەڵەتان لەگەڵا کراوە؟ ئێمە لە سەرەتای گرێبەستەکەیە کە باڵین گرێبەستەکەمان نیمزا کردووە ئاماژە بۆ دراوە کە لە دوای دەغیاب گرێبەستەگاڵ ئەوەشێتەوە باشە ئەمە وەکو ئەو پرسیاری بەڵام ئەمێ ئاماژە بە هەنێشت بم کە بۆ ئەوی بیری جەناب و خەڵکیشی بخەمەوە جەناب دەزانیت کە تاکە هۆکارێکەوە لە کەسێ بکە بەردەوام بە لە کارکردنەکەی ئینتیمایەکێتی ئێمە ئەم ئینتیمایەمان زۆر بوو لە سەرەتای کۆڤیدەوە بگرە هەتا ئێستاش بەڵام باسی مافەکانی کارمەندانی کۆرۆنا بکەم بەڕاستی ڕەنگە شۆکهێنەر بێت چ لە شوێنی مانەوە باسکەین چ لە شوێنی خەوتن چ لە شوێنی ناخواردنەکەمان یعنی ئەگەر بگونجایە سەردانێکی ئەو شوێنانە بکرێتەوە ئێستا بەڕاستی هیچی لە شایستی ئەو کەسانیان نەبوو کە بەو جۆرە خزمەتی نەخۆشەکانی کۆرۆنایانە کرد باشە ئەمە ئەو بەنسبەت شایستە دارایەکانەوە مانگ هەبووە ئێمە لە 15 مانگە لە 10 مانگە یعنی توانم بڵم لە هیچ مانگێکە ئێمە لە سەرەتای کۆرۆناوە تا ئێستا شایستە دارایەکانمان لە کاتی خۆیان وەرنەگرتووە نەگەر سلێمانی بەعام سەرجەم پارێزگاکانی تریش ئەمە جگەلەوەی کە چەندین جار دواکەوتنی موچە بۆتە سەر ئێشە ئەلم کاتی کە من لەگەڵ جەناب تا قسە ئەکەم نزیکی 3 مانگە من موچەم وەرنەگرتووە کارمەندێکی سلێمانی لە هەولێر برادرانی هەولێرمان نزیکی وا بوو 5 مانگ بەرەو سەر ئەوڕۆکە موچیان وەرنەگرت ئەم ناڕزایەتی ئێوە کاکدانا قسەکانت پێ بڕم ئەمە ناڕزایەتی کە هەتام هەبوو لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو ئەمڕۆ 3 ڕۆژی بوو تەنها کارمەندانی گرێبەستی نەو شاری سلێمانی بوونیان هەموو شار و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بوون نەخێر ئەمە سەرجەم کارمەندانی گرێبەستی کۆرۆنا بوون لە هەموو شارەکانەوە زۆر باش کاک هاوژین دیارە من بابەتێکم پێوترا بنمونە خانمێک لە کاتی ئەو ئەرکی کە لە کاتی کۆرۆنای جێبەجێ کردووە لەنێو نەخۆشخانەکاندا دووگیان بوو دوو جار لە کاتی دووگیانیکەی تا تووشی کۆرۆنا بووە ئەمانە چۆن قەرەبوو دەکرێنەوە چۆن مامەڵیان لەگەڵدا کراوە قەرەبوو هەبوو بۆ کەسانی کە تووشی نەخۆش ڤایرۆسی کۆرۆنا بوونیان لە کارەکانیان دوورخراونەتەوە بۆ هی نەخۆشیەکەیانەوە خۆی لەوێ دەوامی کردووە خۆی حکوومەتتی هەرێم لە یەک ڕۆوە بڵێ هاوکاری کردوون ئەوانی کە بوونە قوربانی ئەوانی کە ئێمە پیان ئەڵێن شەیدی کۆرۆنا ئێمە زیاد لە 6 کارمەندی تەندروستیمان لە کۆرۆنا گیانیان بەخشی ئەمە حکوومەتتی هەرێم 5 ملیۆن دینار بۆ خانەوادەکەیان خەرج کرا ئەو بۆ مدەیەکی زۆریش خەرج نەکرا بۆ سلێمانی بە سوپاسەوە بە هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەرایەتیەکان و وەزارەتی تەندروستی توانرا لە 1-2 مانگی ڕابردوو ئەو پارەیە خەرج بکرێت بەڵام وەکو ئەوەی کە کارمەندێکی تەندروستی زیانێکی بەرکەوت بێت تووشی نەخۆشی بوو بێ نەخێر ئەگەر ئێمە لە سندیکە هاوکاریەکمان کرد بێتن یاخود لە ڕێگەی دەوڵەمەنەوە بەڵام ئەوگەر هەمیشەی بوونە هاوکاریەک هەمیشەی وایە بەڵێ حسابیان بۆ دەکرا بەڵام گرێبەست غەیری ئەوەی کە لەو مدەی لەو 30 ڕۆژەی کە دەوامەکە ئەو پارەی کە وەریەگرێ هیچ شتێکی تر شمولی ناکە نە سەرموچە نە دەرماڵە نە هاوکاری هیچ شتێک شمولی ناکە زۆر باشە ئێستا ئێوە کۆی کە بە دوواداچووتان بۆ کێشەکان ئەماکەم بە دوا پرسیار کاگەوژین لە جەنابە هێندەی ئێوە بە دوواداچووتان بۆ کێشەی ئەم کارمەندانە کردبێ بۆ کارمەندانی گرێبەستی کۆرۆنا کردبێ و کۆنتاکت و پەیوەندیەکانتان لەگەڵ وەزیر و وەزارەتە دواوەڵامیان چی بووە لە ئێستا توان کێشەکانیان چارەسەر بکرێ بەردەوام ئێمە لەگەڵ نوێنەرەکانیانە لە سەرخەتین بەردەوام لەگەڵ بەرپرسانی تەندروستی و لەگەڵ وەزیری تەندروستی و لەگەڵ کاکتۆر ڕەهێڵ و هەموو لە سەرخەتین ئێستا هەمومان تەقریبەن وەکو یەک تیم یەکدەنگین کە ئەبێ مشکلی ئەمانە چارەسەر بکرێ و هەمویان بەو پەڕی دۆسۆزیەوە ینی ئینسان بە ئینساف و قسە بکە متحەمیسن بۆی ئەم کێشە چارەسەر بکەن ئەگەرچی ئێمە لە بیدایەتەوە زۆر ڕەخنەمان لێگرتن کە کەمتر خەمن لەوەی کە ئەم بابەتە بەم ئاستە گەیشتووە کە ئەمانە بگەنە سەر جادە و کێشەکەیان چارەسەر نەبێ بەڵام هەموو بۆمان دەرکەوت کێشەکە لە ئەنجومەنی وەزیرانە و ئێسش بە هەوڵی هەموو لایەک
بەڵێنی بە شەفەی بەڵێنی ئەومان پێدراوە کە ئەم کێشەمان بۆ چارەسەر بکرێ بەڵام ئێمە تمۆحمان لەوێ ببن بە مۆزەفی هەمیشەیی بەڵام پێم وابێ چارەسەرەکە دەبێتە گرێبەستی ئاسایی ساڵانە وەکو مەباقی گرێبەستەکان بەڵام ئێمە ئەوەمان لە وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران داوا کردووە کە ئەو عدەدەی ئەو 3000 کەسەی کە لە پرۆژەکەمانە هەیە ئەومان بۆ دابمەزرێنن ئەمانش لە زمانی ئەوانە جێبکەنەوە. باش کاکاوژین هیچ بابەتێکی دیاریکراوماوە لەسەرم بابەتە هەم بۆ کارمەندانی گرێبەستی کۆرۆنا یان داوایەک بێت لە وەزارەت بۆ ئەمان جێبەجێ بکرێت. وەڵام من داواکاریم لە وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران هەیە کە ئێمە تەنها کێشەمان لەم گرێبەستانە نیە ئەمە جزئێکی زۆر بچووکی کێشەکانی ئێمە کێشەمان لەو هەزاران خۆبەخشە هەیە کە ساڵانێکە لە ناو نەخۆشخانەکانن ئەگەر ئەمان کەمێک ئاوریشان لێدرابێتەوە ئەوان هەر ئاوریان لێ نەدراوەتەوە بۆیە کاتی ئەوە هاتووە بە هەمومان ئیشکەین بۆ ئەو خۆبەخشانی ئێستا لە نەخۆشخانەکانە خزمەت دەکەن. زۆر سپاس کاکەوژین بۆ ئامادەبوون سپاس بۆ بەڕێز هاوژین عوسمان بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی سلێمانی بوون زۆر سپاس بۆ ئامادەبوون دیارە هەر هەوڵماندا لە نێو بەرنامەکەدا کە لە وەزارەتیشەوە بە دیاریکراوی دکتۆر ئاسۆ و تەبێژی وەزارەتی تەندروستی سلێمانی لە نێو بەرنامەکەدا ئامادە بێت وەڵامی پرسیارەکانی کاکدانا و نوێنەری کارمەندانی گرێبەستی و هەروەها کاکاوژینیش کە داوە پشتیوانی کێ بۆ وەکو لە سلێمانیەوە دەزانین کە لقە جیاوازەکانی سندیکای تەندروستی کارمەندان لە شارە جیاوازەکان داخوازی و پاڵپشتی ئەم کارمەندانە دەکەن. دووبارە زۆر سپاس بۆ کاکاوژین دوا پرسیارم لە کاکدانا دەکەم سەبارەت بە کاکدانا مافەکانتان بێشتر باس لێوە کرد کە هیچ مافێکی دیاریکراوە بۆ نمونە خطوڕە هەیە لە نێو نەخۆشخانە لە زۆربەی کەرتە تەندروستیەکانە بەڕێوەبەرایەتی جیاوازەکانە خطوڕە هەیە ئەم خطوڕەیە بۆ کارمەندانی گرێبەستی کۆرۆنا لە کاتی کارکردنا هەبوو بۆ ئێوە؟ هێوی خان نەخێر بە هیچ جۆرێک نەک هەر دەرماڵی خطوڕە هیچ دەرماڵێکی تر کارمەندانی گرێبەست لە هیچ وەزارەتێکان ناگرێتەوە. ئەمە ئاماژە بۆ بم کە داواکاری ئێمە بە هیچ جۆرێک تازەکردنەوەی گرێبەست نەبووە و هەتا تازەکردنەوەی گرێبەست بە شێوەی هەمیشەییش نەبووە. ئێمە داواکاریمان تەنها و تەنها بوون بە هەمیشەییە واتە دامەزرانێکی ڕسمیە چکە ببوورە ئەگەر کاتەکەشم ڕەنگەکەم بێ بەڵام ئەمە ئاماژە بوو بم کە لە دوای کۆتایی هاتنی کۆرۆنا لە سەرجەم جیهانەوە کارمەندانی کۆرۆنا دەستخۆشی و پاداشتێکی ئەوەندە باش کران کە ئەتوانم بڵێم تاماون خۆش پێ بژین بەڵام کارمەندانی گرێبەستی کۆرۆنا لە هەرێمی کوردستان پاداشتێکی واکران کە بە حەقەت ئەبێت تاماون ئەسەف بۆ ئەو پێشن کە ڕۆژێک لە ڕۆژان لە خەستخانەکانی کۆرۆنا داوامیان کردووە. ئێستاژ نەچۆ بچێت داواکارین لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی تەندروستی تکایە خزمەتی کارمەندانی کۆرۆنا لە بیر مەکەن چکە ئەو خزمەت و ئەو هەوڵ و ماندووبوونانی ئەوان نەبووە بەڕاستی سێکتەرەکانی وەزارەتی تەندروستی لە پەل و پۆ ئەکەوتن بە هیوان بەدەنگ داواکانیانەوە بێن و کە مافێکی ڕەوای خۆیانە بۆیان جێبەجێ بکرێت. باشە کاکدانا دەمێت دوا پرسیار لە لای منەوە نەبێت جەنابەت تهدیدی نەکەم دەستنیشانی نەکەم لەسەر چ بابەتێکی دیکە دەتەوێت قسە بکەیت دواتە ئێمە دەستی خۆت داواکاریە داواتان چییە بۆ لایری پەیوەندیدار گلەیە ڕخنەیەک ببوورە بەڕاستی پرسیارەکە باش پێم نەگەشت. کاکدانا پرسییم کە دوا قسەی تۆ دوا پەیامی تۆ لە بەرنامەکەیە چیە بێت؟ دوا پەیامی من ئەوەیە ئەم کارمەندانە هەمووی ڕۆڵەی ئەم وڵاتن هەمووی دوای چەندین ساڵ دوای چەندین شەون و خۆنی و خەونتێکدان لە خۆیان دوای چەندین هیلاکەتی دوای چەندین ماندووبوون گەشتون بەم شوێنە هەمومان خەون و ئاواتمانەوەی کە لە نەخۆشخانەکانە خزمەتی ئەو کەسانە بکەن کە پێویستیان بەدەستی هاوکاری ئێمەیە تکا ئەەکەم لە هەموو بەرپرسەکان لە هەموو ئەوانەی کە گوێیان لە دەنگی ئێمەیە ئەمە من بە ناوی 500 کارمەندی گرێبەستی کۆرۆنا بە ناوی سەرجەم خۆبەخش و گرێبەستەکانی تری وەزارەتی تەندروستی ئەم قسەیەکەم تکا ئەەکەم مەهێڵن کە ئەم هێزیکاری کە ئێوە لە بەردەستانەیە کە چینێکن تەواو پڕن لە وزە پڕن لە نەشات مێڵن لە دەستان بچێت چکە بە حەقەت خۆ دەزانیت کە چەنەها گەنجمان بین ڕۆشتە دەروی وڵات ئەمە هۆکارەکەی چی بوو دانەمەزراندن نەگەشتن بە خەونەکانیان ینی من ئەمە ئاماژە بۆ بم هێوی خان هیچ کارمەندێک نییە لەم گرێبەستانە کە بتوانێت تەنها بەو موچەی کە لە گرێبەستەکە وەرێگرێ بژی کارمەندمان هەیە بەدەر لەم ئیشە سەراحەتەن دوو ئیش سێ ئیشی تر ئەکات ئاواژ هێشتا پێڕاناگە داواکاریمان ئەوەیە کە کارمەندانی گرێبەستی کۆرۆنا کارمەندانی گرێبەستی وەزارەتی تەندروستی مافێکی ڕسمی خۆیانە کە خۆش بژین کە شایستی ئەوە بن کە ژیانێکی شاهانەیانە بێ خۆتان نەزانن کەرتی تەندروستی لە تەواوی دنیادایەکێکە لە کەرتە هەرە پێشکەوتوەکان ئەمە بەهێزی کار ئەکرێت بەم چینە گەنجە ئەکرێت بە تاقی ئەمان ئەکرێت بە هیوام بەدەنگ داواکانیانەوە بن بە هیوام کە
وەڵامی ئەو داواکاریانە بنەوە کە تەنها داواکاری نە بەڵکو ماف و حەق و شتێکە پاداشتێکی ڕەوای خۆیانە. کاکدانا زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمانە ئامادە بوون دیارە ئێمە بەخەم کێشەکانی ئێوەین هێوادارین کێشەکەتان چارەسەر بێ و پەیامەکانیشتان گەشتبێتە لایەنی پەیوەندیدار. سپاس بۆ بەڕێزدانا ڕۆف بێ ڕێزیان نوێنەری کارمەندانی گرێبەستی کۆرۆنا بوون لە ستودیۆمیانی ئێمە بوون. دووبارە سپاس بۆ کاکدانا و هەروە بۆ کاکاوژێنیش کە پێشتر میانمان بوو ماندوو نەبن. دیارە